طبعا خۆشی و ناخۆشی تیا بوو بە هەوڵ و زۆریش گەیشتین بەم ڕۆژە بەنسبەت زۆر ماندووبووین پێوەی تا گەیشتین بەم ڕۆژە. چێ پاڵپشتی دەکردی لە 2 ساڵی پەیمانگە؟ طبعا یەکەم شت خی گەورە دووەم شتیش خێزانەکەم. لێرەوە چ پەیامێکت بۆیان هەیە؟ زۆر سپاس بۆ کاتی تا ئەم دەقەیەش لەگەڵ مابوون زۆر عەزیزتان ببنەوە پێشە هیوام وایە خوا سەربەرزیان بکات. پلانت چییە؟ دەتەوێت درێژە بە خوێندن بدە یاخود لەو بوارەیەکە خوێندوتە دەست بە کارکردن دەکەیت؟ وڵی طبعا بۆ مەسەلەی تەعینات لەو ڕۆژە نازان ئەبێ خۆمان بە دوای ئیشا بگەڕێن بە دوای کارا بگەڕێن بۆ هەوڵدان بۆ سەرکەوتن. ئیشاءالله خوا گەورەیە تا بزانین تا ئەمڕۆ تەخەڕوجەکە تەواو بکەین بزانین دوای ئەوە چی ئەبێت. یادگاریەک هەیە لە 2 ساڵی پەیمانگە بیرت دەچێتەوە چ شتێکی خۆش هەبووە دەتەوێت باسی؟ وڵی یادگاری زۆرە بەس لەم دەقەیە هیچم بیر نییە.